ئیسرائیل و تورکیا نەتانیاهۆ و ئەردۆغان لا نووسینی مەریوان وریا قانع. لە کاتێکدا حکوومەتە ڕاستڕە و دینیەکەی ئیسرائیل درێژە بە ئەنجامدانی تاوانە گەورەکانی جەنگ و پلانی وێرانکردن و لە ناوبردنی تەواوەتی فەلەستینەکان دەدات و خەریکی ڕاونان و ئاوارەکردنی فەلەستینیەکانە لەسەر خاک و زادگای خۆیان، هاوکات لەو کاتەدا کە حکوومەتەکەی نەتانیاهۆ دەست لە منداڵ و ژن و پیر و پەککەوتەش ناپارێزێت و هەمووان وەک ئاژەڵ و کەمتر لە ئاژەڵیش مامەڵە دەکات، لە هەمان کاتدا ئەردۆغان و حکوومەتەکەی ئەردۆغان هەم تاوانی جەنگ بەرامبەر بە کوردانی ڕۆژاوا و هەم تاوانی سیاسی بەرامبەر بە هێزە ئۆپۆزیسیۆنەکانی ناو تورکیا خۆیشی ئەنجامەدات. وەک چۆن نەتانیاهۆ و حکوومەتە ڕاستڕەوە دینیەکەی بە هەموو شێوەیەک فەلەستینیەکان سەرکوت دەکەن، ئاواش ئەردۆغان و دیدگا دینیە ئیخوانیەکەی هێزە ناڕازیەکانی ناو تورکیە و ئەوانەی پاشخانێکی سیاسی جیاوازیان لە ئەردۆغان هەیە سەرکوت دەکات. وەک چۆن نەتانیاهۆ درۆ لەگەڵ کۆمەڵگەی نێودەوڵەتی و جیهان دەکات، تەنانەت لەگەڵ بەشێکی کۆمەڵگەی ئیسرائیلی خۆیشیدا لانی کەم لەگەڵ کەسوکاری بە بارمتە گیراوەکاندا لای حەماس، ئاوەش ئەردۆغان درۆ لەگەڵ خۆی و کۆمەڵگای تورکی و ناوچە و جیهان دەکات. ئاخر ئەمە یەکەم جار نییە ئەردۆغان تۆمەتی تیرۆری ساختە بەرامبەر بەدەیان سیاسەتمەدار و چالاکوان و ڕۆژنامەنووسی ناو وڵاتەکەی خۆی بەکار بهێنێت و بە هەمان تۆمەتەوە پەلاماری وڵاتانی دراوسێ نەدات. وەک چۆن نەتانیاهۆ تەواو تاکڕەوانە هەڵسوکەوت دەکات، بە هەمان شێوە ئەردۆغانیش هەم تاکڕەوانە هەڵسوکەوت دەکات و هەمیش گەشە بە ڕەوتی تاکڕەوی لە وڵاتەکەیشی داهدات. پەلاماردانی تازەی غەزە و دەست بەسەرکردنی ئەکرەم ئیماموغڵو سەرۆکی شارەوانی ئێستانبول هەردووکیان لە ناو یەک ئەقلیەتی سیاسیەوە سەرچاوە ئەگرن، ئەقلیەتێکی سیاسی سادیست و تاکڕە و کە سڵ لە ئەنجامدانی هیچ تاوانێک ناکاتەوە.